ئەو دانیشتنە تایبەت میانی لە شاری سلێمانی لای برای بەڕێز خۆشەویستمان کاکە سەکە و قەڵەبزی خۆشەویست بەمیانی کاکە دیلمان مەرگەی و هانا ڕەنەیی و دیاکۆی شێرشێرکۆ و بەیادی هاوڕێانی خۆشەویست لە وڵاتی سوید کاکە سوەندەر و کاکە سەروەر کاکە ئارام سەنگاوی گەرمیان سەنگاوی بەیادی کاک سەلیمی خۆشەویست میوانانی کە لێرن کاکە ئەکرەم سەنگاوی خۆشەویست و کاکە چەلەنجی کۆمپانیای نەتوانین دەست و تۆزی کاکە ڕەکەز و کاکە کاروان تەماکردنی ئاهەنگ کاکە نەبەزی ئەمەشکر وێنەگرتنی کاکە داراوان ئاغا لە قزمەکانەی هەروەی بۆ لای یەچکاسێ لایەکەیتەوە بۆ لای یەچکاسێ لایەکەیتەوە کەمی چەند ساڵی بیرەبەیتەوە کەمی چەند ساڵی بیرەبەیتەوە ئەسمەر یارم جوانە وەک مانگی تابانە ئەسمەر یارم جوانە وەک مانگی تابانە ئەسمەر ئەسمەر هەروەی ڕۆژێ دێبادڵ ژێوە بیتەوە ڕۆژێ دێبادڵ ژێوە بیتەوە وەک عەزیز مەرێدا قوڕەگریتەوە وەک عەزیز مەردا قوڕەگریتەوە ئەسمەر یارم جوانە وەک مانگی تابانە ئەسمەر یارم جوانە وەک مانگی تابانە ئەسمەر 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 هەڵا بژی بەیادی برای خۆشەویستمان کاکە سەلیمی خۆشەویست وڵاتی سوید لێلێ خانم لێلێ خانم لێلێ خانم توی باوانم لێلێ خانم لێلێ خانم لێلێ خانم توی باوانم هەموو دنیا لۆمەی منکە عەشقی چاوینیان خانم هەموو دنیا لۆمەی منکە عەشقی چاوینیان خانم ئەو شاو بازە و لێواڵە هەموو ژیانی خەت و خاڵە ئەو شاو بازە و لێواڵە هەموو ژیانی خەت و خاڵە بەشنی بوێنی شمشاڵە منچی ئەڵێ پرتەقاڵە بەشنی بوێنی شمشاڵە منچی دڵێ پرتەقاڵە لێلێ خانم لێلێ خانم لێلێ خانم توی باوانم لێلێ خانم لێلێ خانم لێلێ خانم توی باوانم هەموو دنیا لۆمەی منکە عەشقی لێوی شارە خانم هەموو دنیا لۆمەی منکە لە لای ماماکەم میوانم الله والله حلو بشلو من خود نويني من ددبينم همو دمية بشلو من خود نويني من ددبينم همو دمية حجز مقمان دي شوازية نشير هورود نشير فرشمية حجز مقمان دي شوازية نشير هورود فرشمية ليلي خانم ليلي خانم ليلي خانم طيبة وانم ليلي خانم ليلي خانم ليلي خانم طيبة وانم هەموو دنیا لۆمەی منکە
شتيكي كردستان همو دنيا لو ما يبنكا عشقيكي كردستان الله دانیشم فاتا ستوا تاکی دانیشم فاتا ستوا سر آنیم وبان حق وبان أنا ستوا سر دنیم وبان حق وبان أنا ستوا باوانم بوسی تورای Gorai هري من كوري زيرني قراني أكري من كوري زيرني قراني أرساد أقري أخبر بلجاني مساوي تواني أيها